باس لە گرنگی زمانی ئاماژەکەین بۆ کەسی ئاسایی. زمانی ئاماژە ئەو زمانەیە کە دواتر قسەی لەسەرەکەین ئایا ستانداری هەیە یاخود نییە. هەندێک جوڵەی دەست و دەموچاو و جەستەیە بەکاری دێنی بۆی کەسێک کە نابیستە لە تۆ تێبگات، بەڵام ئاخۆ لە سەدا دووی ئێمە دەزانین، یعنی ئێستا ئەگەر بۆ چەند ساتێک بیر لە ئەوە بکەیتەوە تۆ کەسێکی نابیست لە بەردەستایە لە بەردەمتایە بتوێ بابەتێکی تێبگەێنی، ئایا ئێمە دەتوانین لە ١٠ شتەی بگەینین؟ ڕەنگە بتوانین بە هەندێک بۆچوونی سادە دەرببڕین، بەڵام ئایا دەتوانین بابەتێکی گرنگ باسکەین؟ ئەمە تەوری سەرکی ئەم ڕۆمانە کە باسی لێ دەکەین، باسی گرنگی زمانی ئاماژەکەین، بزانین ئێمە کەی پێی پێ دەبین، چەند گرنگە لە ناو ناوەندەکانی خوێندندا بخوێنرێت، چەند گرنگە لە نێو میدیادا هەبێ و ئاوا قسەی لەسەرکەین تاوەکو بتوانین کۆمەلگا وەشار بکەینەوە لەسەر زمانی جەستا. لە نێو ئەم زمانەدا نهێنیەکانی نێو ئەم زمانە چییە؟ ئەو شێوەی زمانەکانی تر وشەکان ستاندارێکی هەیە نەگۆڕە یان چۆن لە ئینگلیزیە لە مرادیف و سینۆمی هەیە؟ ئایا لە زمانی ئاماژەشدا چەند ئاماژەیەک هەیە یەک واتا ببەخشێت یان نا؟ ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاستەی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز بەهنام فەریدون کە بە بەهنام دارتاشیش زیاتر ناسراوە کە بەڕێزان شارەزان لە زمانی جەستا بە خوشحاڵیشەوە خاوەنی بڕوانامەی بۆردی کەنەدی ئەمریکین تایبەت بە زمانی نابیستان کە لە ستۆدیۆ ئامادەی کاک بەهنام بەخێر بێ. سپاس بۆ تۆ، سپاس بۆ کورساتی عەزیز. بە زمانی نابیستیش ئەتوانی سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو بینەران، سپاس بۆ ئەوانەی کە سەیری ئێستا کورسات دەکەن. ڕۆژێکی نوێتان باش، هیوادارم هەموو لایە باش بن، تەندروست باش بن، دڵخۆش بن. جاماتە تا کۆتایی پرۆگرامەکە توانی ئاواش بێت بۆی نابیستانیش لێمە تێبگەن؟ دانیشتنەکەم زۆر مرتاح نیم، ئەژنا لە خزمەتانە. باشە، زمانی جەستایان زمانی جەستە ناباڵین، زمانی ئاماژە چەند گرنگە بۆ ئێمە کە نابیستین بۆی لە نابیستەکان تێبگەین؟ چەند گرنگە؟ سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە ڕۆژێ لە ڕۆژان هاوکارم بوون، سپاس بۆ هەموو ئەوانەی کە دەستیان گرتم، سپاس بۆ ئەوانەی کە منیان خست و بوونە هۆکاریەوەی کە من ئێستا گەورە بم لە ئیشەکەمە. زمانی ئاماژە زۆر پێویستە بۆ تاک بە تاکی هەر یەکێک لە ئێمە لە هەچ بوارێکا ئیشکەین، لە هەچ شوێنێکا ئیشکەین، لە ڕووی میدیاییەوە بڵێ، لە ناو بازار بڵێ، لە فەرمانگەیەکا بڵێ، لە بەڕێوەبەرایەتیەکا بڵێ، لە هەر شوێنێکاوی پێویستە. بۆ چونکە ڕێژەیەکی زۆر نابیست هەیە لە پارچەکانی هەرێمی کوردستانە. ئەمانەش بەردەوام پێویستیان بەوەیە تۆ چۆن ئەچیت بۆ بەڕێوەبەرایەتیەک، ئیشێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆتە بێ، ئیشێکی دادگاتە بێ، ئیشێکی مەسەلەن هەر یەکێ لە شوێنەکانتە بێت، نەخۆشخانەکانتە بێ، یعنی ئیشێکتە بێ بۆ منە خانوێ بکرێ ئەگری شتێک ئەگری. ئەمانە هەمووی کێشەی ڕۆژانەی نابیستانە کە یعنی هانا بۆ چیە بن یەنە لای ئێمە بەپێی توانە ینی ئەچیت بەدەمیەوە تەرجمەی بۆ ئەەکەی بتوانی کەسی بەرامبەر تێبگەێنی لێ کە بەداخەوەڵم ینی بۆتە زمانێک ینی چۆنەڵی پراوێز کراوە کە زۆر زەرورە خەڵک ینی شتێکی سەرەتایی لێ بزانێن. جا کاک بەهنام پێشەوەی کە باس لە ئەوە بکەین کە بۆ نمونە کەسانی چواردە و چۆن ئەتوانن تا ڕادێک لەم زمانە فێر بن، پێش ئەوە با لەسەر خودی زمانەکە قسە بکەن. ئەم زمانە چۆن زمانەکە کاتێک باسی ئەەکەین ئایا وا هەیە کە بۆ نمونە کەسێک کە نابیستە لە کوردستان لەگەڵ کەسێکە لە ئەمریکایە یەک زمانی هاوبەشیان هەبێ یان نە بەپێی وڵاتان ئەمە جیاوازی هەیە وەک زمانەکان کە کەسانی دیکە پێی قساکەن؟ بەپێی وڵاتان گۆڕانکاریەکی کەم هەیە. چۆن ئێمە با نەبێتە بابەتی شارچێتی من لە سلێمانیەڵم بۆ برایکی هەولێریم لە هەولێرەڵێ لۆ، بەڵام هەردووکی یەک مانای هەیە، بەڵام لە سەر و هەموو زمانێکی یەکگرتوو هەیە پێڵێن زمانی کوردی کە هەچ کەسێکمان قسەیەکەکەین هەچ کەسێکی لە پارچەکانی ترەوە بێ کە کووردە لێمان تێگا. بە هەمان شێوە زمانی ئاماژەش زمانێکی ستانداردی هەیە و ناوخۆییشی هەیە، چۆنە لە بازاڕی هەیە و ستانداردیشی هەیە کە ئەتوانی لە ڕێگەیەوە تێبگە و نابیست لە هەردوو حاڵەتەکە تێگا. بەڵام گرنگترە کاتێک کە منی وەرگێڕ کە من شارەزان بە زمانەکە کە قسەی بۆ ئەەکەم بتوانم بە زمانە ستانداردەکە قسەی لەگەڵاکەم. بۆ نمونە ئێستا نابیست هەیە، ئێستا شەڵێ ئەڵمانیا، ئێستا شەڵێ ئەڵمانیا ڕاستە، بەڵام ئەمە ئەڵمانیا کێیە؟ ئەڵمانی سەردەمی نازیە. ئێستا ئەمە ئەڵمانیایە، گۆڕانکاری بەسەرا هاتووە چکە بۆ کۆمەڵی متەرجمین ئێمە کۆمەڵی کەسین لە وڵاتانی دەرەوە بە خۆشحاڵیەوە کە
کۆنتاکتێکی گەورەمان دروست کردووە شوبهاندن بۆ ئەم کەلیمانە ئەەکەین ینی گونجاندنێکی بۆ ئەدۆزینەوە شتێکی ستانداردی بۆ ئەدۆزینەوە بۆ نابیسیشە بێ خۆی ئەبدەیت کات لە زمانەکەیەوە من بەداخەوە ینی ئەوە ئەڵێم بۆ نمونە هەفتەی پێشوو بوو پیرۆزبایان لێکردم چوومە پەیمانگای هیوای ناویستان لە سلێمانی باش ناو پەیمانگاکە 90 خوێندکاری ماوە وتم مامۆسا هۆکار چی خوێندکارەکان واکەم بوونەتەوە ئەڵێ بەهنام پێشتر پاز هاتوچۆی پێکردن بۆ ئەمە لە گەڕەکیەکانیە مناڵی گەڕەکە بچێ بۆ مەکتەبەکە هەر یەکەی لە شوێنێکی ئەم کوردستانایە ئەڵێ پێشتر پاس هاتوچۆی پێکردنەوە بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەچێت هیچ بودجێ تەرخان نکراوە پاسەکان نەماوە دایک و باوکیش توانای ئەوەی نییە مناڵەکەی بنێرێتە پەیمانگای هیوە توانێت بخوێنێ ینی ئازار بە دڵم گەیشت بە حەقەت ینی مناڵێک نابیستە خی گەورە وا دروستی کرد هەم دووسە ناوشکر بۆ خی گەورە شکری پێی بەڵام لەگەڵ ئەوەشە نەتوانیت بیبیتە قوتابخانە بخوێنێ باش ئەم زمانەوە هەیە وەک زمانی بۆ نمونە کوردی یان هەر زمانێکی دیکە چۆن تەنانەت تا ئاستی دکتورا و سەر و تریشێ ئەم زمانش باو شێوەیە بێت ینی هەتاکو تۆ فێری بێ بەرفراوانتر بێ مەجای فراوانتری هەبێ بڕواکە من 7 ساڵە لەم زمانە بەردەوامم بە خۆشحاڵی و 14 ساڵ لەمەوە پێش لەم شاشە جوانی کورساتەوە لە بەرنامەی ڕۆژێکی نوێەوە بەڵێنی ئەوە ما بچمە سەرتۆپ بەردەوام بم لێ بەڵێنەکەم بردەسەر و ئەمڕۆ هاتوومەتەوە ئێرە هەتا بخوێنی مەجای تایە بە ئێستا شۆ من هیچ نازانم بە کوردستانە چۆنە بۆ ئەو کەسانێک کە پێویستەکە فێری زمانەکە بن تا چه ئاستێک هەیە ئێستا دنیا فراوانە ینی ئەتوانی تۆ ئێستا بۆ نمونە ئێمە قساکەین کابراایك لە ئەمریکا ساتوانین ڕاستە خۆ بمانبینێ یان تۆ توانین لە ڕێ ڕاگەیاندنەکانەوە تۆ توانین لە ڕێی وشیارکردنەوە بۆ نمونە کەناڵی زۆر گرنگ هەیە لەم کوردستانە خۆی بە ئەعلا کەناڵ دانێ من پێم و تۆ بێژەری زمانی ئاماژەدانێ هاوکارتە بمتیە بەم نەستە جوابیاومەتەوە تێتی ساغەکان سەیرم کا پێویستم بە کەڕوڵاڵ نییە پێویستم بە نابیست نییە ینی ئازارت پێ ئەکا بە جددی تۆ تێ خزمەتێکەی کەم نینەوانی نابیستن تۆ کەسێک لە ماڵەکان نابیستە بۆ نمونە ئێستا کەسێکدا لەم شاشەیەوە بۆ نمونە ئاماژاکەم بەرنامەکەی کاگاری جەنابەت تەرجوماکەم یا هەواڵەکان تەرجوماکەم لە ماڵەکە کەسێک نابیستە ئەو کەسە دانیشە بە دیار شاشەکەەوە لەگەڵ چەند کەسی تر دانیشە سیرەکە چەند کەسی تری سوودی پێێگا و دوای ئەوە کە تۆ بەم شێوە ئیتیمامت پێە خەڵکێکی تر هەیە لە دەرەوە حەزەکە فێری زمانەکە بێ من هاوڕێم هەیە لە تەکساسەژی ڕاگەاندن کارە لە تەکساسەژی پێرێ وتێت یان پەیوەندی پێوە کردوم لە ڕێی مەسنجەرەوە ئەڵە ببە مامۆسام چی ئەڵێ من ئامادەم ئەمە شتێکی سەرەتایی لەو زمانە فێر بم باش ئەم گرنگە تۆ بۆردی کەنەدی ئەمریکی چی ئەم بەڕوانامەیە کاتێکە لە زمانێکە قاڵەبییتەوە تۆ پێشتر بێ بڕوانامە ئیشتەکە و کوژارە زایەکی زمانی جستا هەوڵ و جوهد و ڕاکەڕاک و چۆنەڵی هیلاکەتی خۆم فێر بووم بەڵام چۆنیش فێر بووم ئەمە لێرەوە ئەوەش بڵێم من 2004 بوو لە معمەلێکی دارتاشی ئیشمە کرد زۆر ئەو پرسیارم لێ ئەەکەن من هیچ کەسێکم نابیز نییە حەڤە کەزیشمانە کرد و کەس ساوی من کوڕێکی تر مەجبوری بۆ ئیشەکە دروستکردنی پەیوەندی لە نێوان دروستکردنی پەیوەندیەکەم دروست کرد و بەڵام دوایەوە کۆتاییم پێنێنە لە ڕێی یوتوبەوە لە ڕێی کڕینی قاموسەوە کە من 4 ڕۆژ ئیشمە کرد بە 100,000 ڕۆژی بە 25,000 پارەکەم خرج ناکرد دامەنا ئەمما بە پۆستێکە قاموسێکم بۆ هەمووی ماوە بە دوایە ڕۆشتم کۆڵم نەیە سوپاس بۆ خوا گەیشتمە ئەمڕۆژ باشە خەوەکو خۆتەڵی دەبێت بیرکردنەوەی ساغەکان بگۆڕین نەک نابیستەکان خۆتەڵێەوە تا هەندێک بیدیا پێشنیارت بۆ کردووە لە با ساغەکان تەماشام کە ئەوەنە کە بێگومان لە ئێمەوە نیە ئەمە پێمان خۆشە هەموو چین و توێژەکەشام ئەگەر وانە بوات و من لێرەشەوە داوام لە بەڕێوەبەری کەناڵ و ئیداری دەستگای میدیای کورساتێ کە گرنگی بەم بوارە بن چونکە ڕێژێکی کەم نییە لە کورسات دای بەردەوام گرنگی ئەوەی یاوە بە چینی نەک نابیست بە تەنیا بە چینی خاوەن پێداویستی تایبەت ئەمە قسەی خاوەن پێداویستی تایبەتە کە بەردەوام لە یادەکانە لە بۆنەکانە بە گرنگیەوە تەوەری ئامادە کردووە لەسەری میوانی مختصی هێناوە لەسەری بەردەوام گرنگی پێیاوە سوپاسیانەکەین کەوە بیر لێماکەن و بە ئەرکی خۆشمان نێزانین کاک بەهنەم ئێمەی ساغ هەندێک دەستەواژە هەیە بەکاریهێنی
هەندێک ئاماژە هەیە بەکاری ئەهێنین بەڵام ئایا لە زمانی نابیستە هەر وایە بۆ ناگرێت تۆ بڵێم بۆستا وایە کە بۆ ئەەکەم گەر بمێ بابەتەکەم بەدڵێ ئۆکەیەکە بۆ ئەەکەم باشە ئەمە ئەوەی سەر لە تۆ قسەکەت کرد بەدڵ باشە ینی قسەت باش بەدڵ ئەمانە تایبەتن بە زمانی ئاماژە یان شتێکە لە ڕێی پەیوەندیەکانمانەوە دروست بوو خۆ زۆر جارێمە بەبێەوەی ئاگاشمان لێبێت لە قسەکردن لەگەڵ هاوکارەکەم لەگەڵ تۆیە هەندێک زمانی ئاماژە بەکارێنم چەندیان دەچنە بابی زمانی ئاماژەوە یەکەم جاربوونیەتی مرۆڤایەتی کە دروست بووە قسەکردن نەبووە ئاماژە بوو ڕاست هەموو ئەو شتانش کە من و تۆی ساغ بەکاری ئەهێنی لەوانەوە وەرمانگرتووە بەڵام ناشزانی سوپاس هی ئەوانە من و تۆ بەکاری ئەهێنی سڵاو هی ئەوانە من و تۆ بەکاری ئەهێنی قسەکردن قسە بکە هی ئەوانە بەکارێنی چەندەها جا تۆ لە هێدەکەتەوە ئیشارەتیان بۆ کردی و تو تەلانەی مایکەکەم کرابێتەوە قسەکەم نەوە بچێتە جۆ ئاوات کردووە هی نابیستە تۆ بەکاری هێنی ینی ئێمە لاسای ئەوانمان کردوێتەوە بۆ یەکەم زمانی بەشەریەت نابیست بووە هیچ زمانێکی قسەکردن نەبوو هەموو شتەکان هێما بوو هەموو شتەکان ئیشارەتکردن بووە باش ببوورە لێ شتێکی تریان کۆمەڵشتی تریژێ نەک ئەوە بۆ نمونە من لەم دەرزەی کە خوێندومە بڵین لەم بڕوانامەیە بەشێکی زۆری لەسەر مەهارات خوێندومە واتە چۆنێتی تێکچوونی وەجهت کە بەکاری ئەهێنی بۆ کەسی بەرامبەر بۆ نمونە خوا نەکردە باسی تەقینەوەیەکەکەی بەدەم و چاوتەوە بێت دیار بێ خەڵک مردووە باسی دڵخۆشیەکە بێت بەدەم و چاوتەوە دیار بێت پێیەکەنی یعنی کۆمەڵک تەواوکەر هەیە تەواوکەرە زائیدەن لەم بوارەی کە خوێندومانە بە گرنگیەوە کە ئێستا باسی ئەەکەم بۆت ینی زۆر گرنگە ئێمە لە بواری ئەمنی و تاقیقیەکە پرفێکتین تەنانەت بۆ هەڵسەنگاندنی سەرکردەکانیش لە ڕووی بەکارێنانی پەنجەکانیەوە لە ڕووی ئەو قەڵەمەی کە یاری پێەکە لە ڕووی ئەو جلانی کە لە بەریەکە لە ڕووی ئەو بۆین باقی کەی بەستێ زائیدە لە ڕووی سیرکردی دەموچاوە هەچ کەسێکە لە بەرامبەرمانە قسە ئەکا خوای گەورە ئەو بەهرەی پیاوین لەم زمانە کە زۆر جیاوازە لەم زمانێ لەگەڵ ڕێز و حرمەتمان ئەزانی ڕاستەکە یا درۆکە ڕاست ینی هەموو شێوازەکانی بۆ دەرەکەی هەر لە دەموچاویە لە بینی برۆکانیە بۆ دەرەکەوە کەسی بەرامبەرت کە قسەی لەگەڵا ئەەکەی ڕازگۆیە لەگەڵتا ئەترسێ خوانەخواستە درۆت لەگەڵاکە ئەمە بەپێی مەهارەت بەپێی مەهارەت دەرزێکی تایبەتە کە لەسەری خوێندومە و بە شێوەیەکی زۆر ئەوانەی کە زمانی ئاماژە ئەزانن ینی ئەم تایبەتمەندیان تەیە بەڵام من بە عیلمیتر خوێندومە چۆن دەموچاو تێکەچێت چۆن دەموچاو ئەگۆڕێ تەنانەت کەسەیە لە زستانێکی سادا ئەبینی سێکی ئارەقەکاتەوە یاریکردن بە پەنجەکان ئەو کراسی کە لە بەریەکە دەستدانانەکەی شێواز و هەموو شتەکانی مانای خۆی هەیە و لێکدانی زۆر ودی لەسەرەکە زۆر باشە جا ئێستا بۆ نمونە جەنابەت باسی بۆ نمونە وشەی ئەڵمانیات کرد کە ئێستا لای خۆمان بەم شێوەیە هێماکە کە دابنێن یعنی مەبەست نازیەکانە ئایا هەموو باڵی وشەکانیان زۆربەی وشەکان لە زمانی ئاماژەی وایە فەلسەفەیەک خوێندنەوەیەکی قوڵ لە پشتیەوە بێت یان بەو شێوەیە نێوە داڕشتنا زانچی ڕوونتر بێت بڵێم زمانی ئاماژە تەمسیلە شانۆکاریە بۆ نمونە کۆمەڵی نمونەت پێ بڵێم ینی زۆر شتەڵێم لێرەوە بە بینەر بە عیبە خوا نەخواستە لێمان وەرنەگرێت پێشتر بەمایانەوە WC بەڵام ئێستا گۆڕاوە ئەمە بۆ بە WC ئەمە W ئەوش سیەکە پێشتر بە هێ پیتی هێ ئاوایە نەکرێت ئێستا ئاواکە مەبەستەکەم لە پرسیارەکە ئەوە بوو تەمسیلی دەستەکەی تەمسی بە دەموچاو و دەست تۆ تەمسیل ئەەکەی تەمسیلی ئەو شتە ئەەکەی بۆ نمونە باسی شاحینەکەی من لەم ئینە زانیمە بە هەمووی مو سیارە بەڵام ئێستا ئەمە شاحینەیە یعنی وشەی بەردەوام ئەبێ ئەپدەیتکەی بەردەوام من شخصی خۆم بەردەوام کۆنتاکتم هەیە بەردەوام ئەخوێنمەوە لەسەری جا ئێستا نەک لە وشانەی کەلانەیە خوێندنەوەی بەڕاستی قورس بێت ئەمە لانێ بۆ کەسێکی ئاسایی تێگەشتنی سەخت بێت بەڵام کۆمەڵێک ئێستا ئاماژەی دیکەت کرد جەنابەت وەک ئەوەی کە ئەمە سپاسە کۆمەڵێک ئاماژەی دیکە مەبەستم لە پرسیارەکە ئەوە بوو هەیە بۆ نمونە ئەگەر کەسێک دقت بکات لە بەرکەوتنی لەگەڵ کەسێکی نابیستە بەم هێمانە تا ڕادێک لە مەبەستەکەی تێبگا
بۆ منە لای خۆمان بەم شێوەیە وەرە ئاواکەین بڕۆ ئاواکەین یان بۆ نست نا ئاوایە سەر لە قاندن یعنی بەڵێ مەبەستم وا هەیە ئەم زمانە خاناییەک و تێگەشتێکی ڕوونی تیاابێت کە ئەگەر کەسێکیش لە زمانەکەی نەزانی تۆزێک وربێتەوە لە ئاماژەی کەسەکەی کە نابیستە تا ڕادێک لی تێبگا بە حکمەوەی کە خەڵکانی ساق نەگەیشتۆتە لە سایەک شارەزاییان لە زمانی ئاماژە نابیستان مەجبور بوون لە من و تۆ تێ بکەن نابیستان مەجبور بوون بەوەی کە لە من و تۆ تێ بگەن بەوەی کە تۆڵی بڕۆ ئاواکێڵی وەرە بەمە تێگە ئەجناوەکو تێگەیشتن خۆی گونجانەوە بە بڕۆ وەرە بە زمانی ناویستەکان چۆنە؟ ها بڕۆ 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 بپەڕەرەوە لەسەر جادە ئەمە خەتەکانی جادەیە خۆی هەندێک جاریشم هەروواکەین ئاواکەی بەڵام ڕۆشتن بۆ کوێ زەمە چی بکەم بۆ نمونە تۆ چۆن زانستیانە پێمەڵی بڕۆ تۆ باسی ڕۆشتنەکەی مناڵان هۆشیارەکەیتەوە لە قوتابخانەکانە کاتێک کە ترافیکەکە چۆن بوو چۆن ئەڕوا چۆن بەسەر خەتی پەڕینەوە کە ئەڕوا وردەکاری زۆرە تۆ جاڕاتێ بابەتێکی سیاسی و زانستی بابەتێکی سیاسی و زانستی شی بکەیتەوە کە زۆر قورسە سیاسی من خۆم بێژەری سیاسی بوو یان تقریبا 12 ساڵم و پێش بێژەری سیاسی بوو زۆر قورسە کۆمەڵە کەلیماتی تا زۆر قورسە جارێ بە چارەک سێرچم بۆ کردووە 4 تەلەفۆن 5 تەلەفۆنم بە ڤایبەر کردووە کامێرەیان بۆ کردومە تۆتێتی بەم شێوەیە کاک بەهنام شتێکی جوان و دوورژان بابەتی زانست و ئەم بابەتانە هەندێک لەوانەیە لە نابستان بیانێ درێژە بە خوێندنەکەیان بدەن بۆ منە لە بوارێکی کیمیاییە فیزیا بێت لە بوارێکی زانستیە بێ وا هەیە ئەم زمانە بۆ ئەو بوارە جیاوازانەی زانستی ژوشەی هەبێت بەڵێ هەمووی هێتی تەنانەت دووشەی کرۆمۆسۆممان هەیە بەکتریامان هەیە هەموو ئەو شتانی مناڵێکی ساق کچەکەی من کوڕەکەی ئاری ئەی خوێنێ بە هەمان شێوە هەیە بێکەم وزیە بەڵام یەک شت هەیە کە لە مؤسسەکە بڵین لە شێوازی خوێندنە هەڵەیە بۆ نمونە لە زمانەکانی ئینگلیزی و عەرەبیوانە وشەی دەنگەکانیان بۆیێتەوە کە زۆر پێکەنی ناویە وشەی دەنگیان بێتەوە کابرا نابیستە دەنگ بەچی تاقی کاتەوە تۆ تا نێڵی ناتوانانی بڵێ توانی دیاریکەی دوایین پرسیاری من ئەگەر بە کورتیش پێم بڵێ ئێوە مامەڵە لەگەڵ نابیستەکان زۆرەکەن کێشە و گرفتەکانیان چییە؟ ینی هەندێکیان پێما بێت تا قۆناغێک دەتوانن بخوێننی تر لەداوە ناتوانن لەمەیچەکە لە کێشە گەورەکان بەدەر لەمە کێشەی ترچی هەیە کە نزیک لە تۆن باسی بکەن تۆ بیان بینی بیان بیستی تێ لێرەوە تۆ بی بە بەنوێنەری ئەوان باسی بکەیت لە ساڵی 1992 هەتا ئێستا باسی سلێمانی ئەەکەم ینی پەرە بە خاوەن پێداویستی تایبەت درراوە کە بخوێنێ بە تایبەت نابیستان خوێندویانە هەتا ئێستا 2 کەس چوونەتە پەیمانگە 2 کەس بڵێ ئەیش لە پەیماگای کۆمپیوتەر من لێرەوە لە کورساتەوە داوا ئەەکەم لە کورساتەوە داوا ئەەکەم بوونی زمانی ئاماژە بۆ هێزەکانی ناوخۆ گرنگە بۆ دادگاکان گرنگە بۆ نەخۆشخانەکان گرنگە بۆ ڕاوێژکاری وەزیر گرنگە بۆ سەرۆکی حکومەت گرنگە بۆ تەنانەت ینی بۆ سەرۆک حیزبەکانیش گرنگە بۆ بەڕێز من لێرۆ بە کاک قوبادی ئەزیز ئەڵێم ڕاوێژکاری تایبەت تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت زۆر گرنگە مەعاناتیان زۆرە چۆن تا ئێستا بە سوپاسەوە کورسات و دەستگا جوانی کورسات پشتیوانێکی ئێجگار باشی خاوەن پێداویستی تایبەتی کردووە ئەوە تا گرنگی بە بوارەکایەن کە بتوانن زیاتر خەڵک ئاشناکەن بە زمانەکە وشیاری بکەنەوە بە هەمان شێوە گرنگە من ڕۆژانە مەسجم بۆیە لە مەسەلەن پێمەڵێن بۆ مەرکەزی فڵان بۆ فڵان شوێن بۆ فڵان شوێن بۆ فڵان شوێن کە ئەچم باجێ هەوێ شتێکم پێ نییە بڵێم وەرگێڕم ئەتوانم بچمە ژوورەوە ئەبێت چارەکێ بۆی شیکەمەوە ئەمە معاناتی منە بەجددی هێشتا بەباخەوە نەناسین بڕوا بکە لێرەوە ئەیڵێم بە لایەنی پەیوەندیدارم وتووە ئەوە بڕوانامەکەمە بەدەستم هێناوە نێودەوڵەتیە مۆری ئاڵتونی لەسرە کە ئیتر شتێکی لەوە زیاتر نییە وتومە بتوانم خزمەت کەم ئەڵێ تەعینات نییە ئەڵێم ناڵم تەعین بە گرێبەز بە هەشت شێوەی لە شێوەکان کە بتوانین خزمەتێ بکەم کاکە من شتێکم پێ بەهر خۆم نەبم ناتوانم لە فەیسبووکەکەی خۆمە بەتەنیا لایڤێکەمەوە کێفێرکەم بەڵام کە چوومە ناو پەیمانگایە کە چوومە ناو شوێنێکەوە ئاسانتر ئەتوانم ئەو زانستەی پێمە بیبەخشم من نامێ لای خۆم بێنێتەوە من خۆمی زانم
بڕواکە پێویستم پێی نییە وەکو شخصی خۆم منەمێ ئەو شتێک کە من ئەیزانم ئەو شتێک کە من هەوڵم بۆیاوە بتوانم بیەم بە تۆ بیەم بە مناڵێکی نابیست بیەم بۆ مامۆسانی کە دەرزەڵێنەوە کە بەداخەوە ینی کۆمەڵەش دێ لە منهەجەکانە گۆڕانکاری تیاکراوە تا یاسە نەگۆڕاوە لێرە بەهنامدار تاش شارزە لە زمانی ئاماژە و خاوەنی بڕوانەوەی بردی کەنەدی ئەمریکی هەر لە بواری زمانی نابیستان سپاس بام بەدەبوون دەست خۆش بە